حكمة البغداد جلمه بريس عبودي دماتا باش به يجي توزاني جي بروسيسا هاري بزحمة العراقي دست نشان كرنا كسكه بسرك وزيران وبيكينانا حكومته في جاري قالوا طرافشي تشاد بينيش خواه محمد شيع سوداني هف بيمانوي برانيا كرسيان بدس خستيا لجافيندن ويراف تشابيت بسم الله الرحمن الرحيم. من خواهی بخشنده مهربان سپاس بۆ میێنداری کردم سڵاو بۆ ئێوە بوونەرانتان لە ڕاستیدا ئێستا هەڵبژاردن لە ئاستی نزیک دەبینی چێبڕچێکردن هەیە لە چوارچەوەی هاوەهەنگی لایەنەکانی دیکە و ئەوانشی کە دەیانەوێت کە لە چوارچەوێدا بەشدار بن بۆیە پرۆسەکە جۆرە ئاڵۆزشی تێدایە بەڵام پەیوەندیدار بە چوارچەوەی هاوەهەنگی زیاتر زاڵن و خۆشیان دابەش بوون بەسەر دوو ڕەوت بەڵام لە دەرەنجام ئەوە دەبینین کە بە کۆدەنجی کۆتایی پێبێت چێ سەرۆک وەزیرانی داهاتوو دیاری دەکات ڕێکارەکان چین و کەی دەبی کابینەکە چۆن دابەش دەبێت هەموو وردەکاریانە پێم وایە لە کۆبوونەوەی داهاتووی چوارچێ هاوەهەنگی ئامادە دەبن و پێشم وایە کە ڕانگەیەک هەیە بەڵام ئەو ڕانگەیە و دنیا بینیە لە ڕەنگە لە کۆبوونەوەکە و بەشداری هەمولانەکان نێتە دەرەنجام. بەڵێ کەواتە برێس عەبودی ینی چەند ناف هاتیانە دەستنیشانکردن کە ئەو خواستەکەوان هەیە ببنە سەرێک وەزیرێن داهاتیان عێراقێ لێ خواستێک واقع دوو تشتێن لە هەف جودانە نەوسە کەواتە جارێکە دن محەممەد شیع سودانی دەخوازە ببە سەرێک وەزیرێن عێراقێ لێل گۆر سەرکردەیەکی ڕاوتاوی دەبێژە تنێ نووری مالێکی معارزە ناخوازەیەدی هەموو دەخوازن گەلو بوو مالکی ئایا ئەوژی دەخوازە جارەکە بێتە سەرێک وەزیران؟ وەکو دژبەر یاخود ڕێگریکردن بۆ خۆلی دووەم بەڵام جۆرە دڵە ڕاوچەیەک هەیە واتە ناڕوونیەک هەیە دوودڵیەک هەیە ڕێگریەکی شێلەوەی کە ئەو بگەڕێتەوە بۆ ئەو پۆستا بەڵام بەشدارانی چوارچێ هاوەهەنگی بڕیار دەدەن چۆن ئەوان کۆ دەبنەوە کۆ دەنگ دەبن لە پرسی ڕێکارەکانی دەستنیشانکردنی سەرۆک وەزیرانی داهاتوو ئەمە یەکەم شت دووەم پشتڕاستکردنەوەی دەرەنجامەکان چونکە تانیان لێ دەدرێت بەڵام تێکڕا چوارچێوەی هاوەهەنگی بڕیار دەدات بەو ڕێکارانەی کە لە بەردەستێتی و پێشم وایە کە دەگەڕێنەوە سەر دەنگدان چونکە ڕێژێکی بەرچاو لە پاڵێوراو هەن بۆ وەرگرتنی ئەو بەرپرسیارەتە دەکرێت پێی بچێت تا بگەنە ئەو ناوە ئەو کەسەی کە بەو پێوەرانەدا ڕەت بێت یاخۆت ئایا ڤیتۆش هەیە ڤیتۆی نێوخۆیی دەرەچی نێودەوڵەتی هەرێمی هەیە لەلایەن هاوبەشەکانیش ئایا ڤیتۆ هەیە لە کابینی داهاتوو تەنانەت ئەوانشی لە دەرەوەی پرۆسەی سیاسین دەکرێت ڤیتۆیان هەبێت وانەی کە دژی هەڵبژاردنیش بووبن لە بەشداریکردن دابڕابوو بن ئەوانش دەکرێت دژی جۆرە کەساتێک ڤیتۆ بەکاربێنن کەواتە پێوەری جیاوازێ ڕێکاری جیاوازێ بێجگە لە چوارچێوەی هاوەهەنگی تەنانەت لە کاتی داریکراویش بربەست دێنە بەردەم پێکهێنانی کابینەی داهاتوو دەبینین کە ئێمە فایق زێدانیش هەیە و ئایا هێزە سیاسەکان بە کام ئاراستە کار دەکەن ئایا برێس عەبودی هەڵبەتە ئالیکاریەمێکی ji pirseke cidî ew jî kêmijara ev serek wezîran gelo wê vîtul ser kîş navî hebe ew bi taybetî jî ecindatên derekî wê çawa bandoryawan hebe û ji biliyên dê tu zanî jî bes tenê li Iraqê çarçoveya hevbendiya şîanî ne Kurd hene Sunnî hene hêzên din hene ku pêwîst e gelo ta çend pêwîst e serencawan jî bête wergitin kewata dîdna te ew kesêş hejî eger bi awayekî bê alî ez tu bavîn eke çavdereke siyasî ez vê pirsêş te bikem biya te ku tu çavderiya rewşê dike ew kesê kuş hejî bît li gurvan hemû pêveran bît ku te mî qiyas kirî te behs kirî kê gelo یەکەم پێویست ناکرێت لەوە بێت کە تاقی کرابێتەوە پێشووتر دووەمیش پێویستە لەو ئاستە بێت کە بەرپرسیارەتی خۆناغی داهاتوو هەڵبگرێت چونکە چوارچێوە وەکو لایەنێکی سیاسی لەگەڵ بەڕێوەبردنی ئیدارەی دەوڵەت نانەوێت کە بۆ نمونە لە شوێنی خواندا بخزێن و کاریگەری نەرێنی هەبێت لەسەر ئەو ڕەوتە
ڕایەوەشی کە بەشداری هەڵبژارنش دەبێت لە بەرچاو بگرین کە کەواتە دەبێت هەموو پێوەرەکان تەماشا بکرێن و ئایا کۆمەڵگەی نێودەوڵەتی و ئاخر لە ئاستی خواستی نێودەوڵەتیدایە ئەگەر لە ئاستی نێوخۆیش دابێت هەر بۆیە ڤیتۆ بە دیاریکراوی نییە لە بەرامبەر کەسێکی دیاریکراوە بەڵام چوارچێوەوانجی تێدەگات لە هاوچێشەکان کە چۆن سەرۆکوەزیران هەڵبژێرێت و ئەو ڕێکارانە چی دەبن پێوەرەکان کە قستوناتە گەڕ چی دەبن بەشێکیان ڕوون بوونەتەوە بەڵام بەشەکەی دیکان ماوە کە خۆیان نانەوێت ئاشکرا بێت بەڵام دانەوێت کە چوارچێوەوانجی و ولا برنس عبودي حتى بحثان دي تكرن كود نافا چارچوبايا هبنديه جي كلويري جي ناكوكيان دت نافا آليين سياسي دا تايبتي مجارة جروبين چكدار كومك بابتو برسندن شواكي تعامل كرن جل أمريكا جل إيران نظام چي يعني بحث دا بجبونا چارچوبايا هبنديه جي تكرن كاتا دا چارچوبه في دا بجبونا كوير جلو ممكنه كسي بخاسته همو آليين بيتا دستي شان كرن زۆر دەگوترێت و ئەوە شاماژەی پێدەدرێت زیاتریشە بەڵام ڕاستەکەیە لەوەدا خۆی دەبینێتەوە لە چوارچێ هەوانجی چی دێتە دەرەوە چی ئاشکرات دەبێت چەندین جار جەختلەوە کراوەتەوە کە چارچێوە هەمانجی هەست بە هۆستیارێت دەکەن بە بەرپرسیارێتە بەڕێز عومەر حەکیمی بەردەوام باس لە ڕوانگەی خۆی دەکات لە چوارچێوە هەروەها باس لە توانستی خۆی دەکات بۆ ئەوەی شتەکان بە ئاراستەی ڕاستدا بڕۆن تەنانەت لە دوایین ساتەکانیش بێت کاتە ڕۆڵ هەن ڕۆڵی جیاوازن بۆ کەسایەتەکان بە پێی بارستایی و توانا و بواری ڕەخسا بوویان مامەڵەت دەکەن و هەوڵ دەدەن جۆرە کۆدەنجێک بێتە ئاراوە بۆ ئەوەی نوێنەرایەتی فەرمانڕەوایی شیعە بکات و هێزە کوردەکانی بەشدار دەبن ئەوان لە دەستنیشانکردنی سەرۆکوەزیران بەشدار نابن بەڵام هاریکار دەبن لە کامەڵکردنی پرۆسەکە لە کاتی خۆی برانی سونەش بەمان شێوە ڕێگرنین لەوەی چوارچێوەوانجی چاڵ دەبژێرێت بەڵام بە تێکرا جۆرە ئاماژەیەک هەیە لە ناوچەکە لە دنها داخواستا هەرێما کوردستانی ئەیە ji بۆ قوناغا بێت یا عێراقی خواستەوان ئەوە کو پێویستە سەرۆکوەزیرێن بێت یا عێراقی تایبەتی ئیدارە بێت یا عێراقی پابەندی جێبەجێکردنا خاڵ بە خاڵ و هەموو بەرگە و بنەماین دەستوری عێراقی بە کۆژی 144 مادام پێک تێب تایبەتی ئەو مادێن گرێداینە بچارە سەرکردنا بنگهین یا پرزگەرێکی نابینە هەولێرێ بەغدا بدی ناتەوە تا چەند ممکنە پێی وەرە گەلو ئەگەر پێی وەرە وێڕاش بەرەکی بچیت ئەمە و بابەتەیە کە زۆر بیستمانە لە هێزە کوردەکان ئەوانەی کە گرنگی بە پرسیسیا دەکەن و بارستایی خۆیان هەیە پارتی دموکراتی کوردستان ئێستا سەرکردایەتی ئەو دیمەنەگەشتێ دەکات بەڵام بەداخەوە زۆر بە هێزە سیاسەکان بەبێت جیاوازی جۆرە پاشەکشەیەک هەیە لە بەراورد بە ڕابردوو لە پابندەکانیان بە دەستور ڕێکارەکانی جێبەجێکردنی دەستور و دەستور چۆن مامەڵی پێوە دەکرێت هەمووان باس لە دەستور دەکەن جێبەجێکردنی بڕگە و مادلەکانی کە جێبەجێ بکرێن بەڵام دواتریش بەسەردا پاس دەدرێت لە زۆر وێزگەکان لە ڕابردوو ئەوە تێبینی کراوە و گۆڕپانی سیاسی دیمەنی سیاسی ئەوەی نیشان داوە کە دەستور تەنیا وەکو نووسراوێکە بەسەر دیوارەکانەوە بەڵام ئەوەی کە دەبێتەوە ئەوەیە کە ڕوانگەیەکی گشتی و کارکردن لە بەرژەوەندی گشتی بێتە پێشەوە و ئەو بژاردنشی کە لە بەردەست بۆیە پێم وایە دەستور پێویستە لە هەموو خاڵەکان بۆی بگەڕێنەوە بە تایبەتیش ئەو خاڵە ناکۆکانەی کاڵپەسەردراون هەن و بەوەندیداریشن بە شیکردنەوەکانی دادگەی باڵە بله بريس رحيم عبودي سركد الشبيلة حكمة لبغداد يلما بقالي سباس